سڵاوتان لێبێتە و کاتتان باش بیسەرانی بەڕێز کاسبکارانی خۆشەویست هیوادارین خوا بازاڕی یابێتن ئەم جارش لە پۆدکاستی بازاڕە پەنجە نمای بابەتێکی گرنگەکەین ئەیش پەیوەندی بەم پەرەسەندانی ئەم دوایانەی پاش هێرشە موشکەکەی ئێران بۆ سەر هەولێر و کاریگەریەکانی لەسەر بازار و دواتریش باسی بڕیارەکەی ژووری بازرگانی و پیشسازی هەولێرەکەین سەبارەت بە بایکۆتکردنی و هەڵپەساردنی هاوردەکردن و کڕینی کاڵا و شومەشی ئێران. بێگومان ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە کە ڕاستە بازرگان و سەرمایه‌دار ترسنۆک نییە، ئازایە بە سەرمایە ترسنۆکە، بۆیە سەرمایە میشە بە شوێنێکی سەلامەت و لە دوی پێگەیکی ئارامە ئاگەڕێ. بێگومان هێرشەکان کاریگەری زۆریان هەیە. هەندێک جار لە هەندێک شوێن لەبەرەوەی من زۆر تێکەڵی یەکەم لەگەڵ خەڵک و هاونیشتیمانیانەوەوانە کۆمنتێک دەبیستم کە ئاڵێن کاکە بۆنە لەسەرم بابەتە ئاڕۆن هەر لەبەرەوەی دەوڵەمەندێک بوو شەهید بوو بۆیە ئەو عالەمە ئەکوژرێت و عالەمە لە ناوەچێت و بۆ قسەتان نەکردووانە. بەڵام ئەم قسەیە ڕاستەکەی زۆر دقیق نییە. وەکو لایانی مرۆڤی لایانی ئینسانی هەمووی مرۆڤە و بەناحەق کەسی سیڤیل ئەکرێتە ئامانج، ئەکوژرێت، تێرۆر ئەکرێت، شەهید دەکرێت. ئەمە بەڕاستی هەمووی مرۆڤە، ئەبە تایبەت کە مناڵتیایە تایە بوو ئافەتیایە بوو ئیتر لە ئاستی حەقا ئاوەستێ جا لە ئاستی مناڵ بکوژرێت و شەهید ببێ ئیتر هیچ مانایەک بۆی شتێکی دیکە نامێنێتەوە. بەڵام کاتێک دوو پێشڕەوناو شەهیدە بن باوادا بنین لەو ڕۆژەی کاتێک کە خوا لە خۆش بوو پێشڕە و مەجید ئاغای دزەیی شەهید کرا، هەمان کەسێکی دیکە هەر لە هەولێر کەسێکی دیکە کوژرابێ شەهید کرابێ هەر بە ناوی پێشڕە و هەردووکیان مرۆڤنەوە لایەنە مرۆڤەکەی ئەوین کاری ناکرێ و هەمووی عەبدی خوایە و بڕاوەتەوە ئەوە لایەنەی واز لێنی. من باسی بازار و بزنس و پاراکەم. پێشڕەوێکیان کاریگەری زۆر زیاترە لەوی دیکەیان. پێشڕەوێکیان بزنسمانە، عەقڵێکی گەورەی بازرگانی و بەرهێنەرکی دیاری هەولێرە. هەولێر پایتەختی خانوبەرەی عێراقە، لەناو هەولێریشە ئەوەی بە پایتەختی خانوبەرەی هەولێردانێ یەکێ لە پرۆژەکەی ئەو بووە لە سەروی 1.2 ملیار و 200 میلیۆن دلار بەهای ئەو پرۆژەیە بووە. واتە خاوەنی گەورەترین پرۆژەی وەبەرهێنانی خانوبەرەیە، جگەلەوەی لە چەندین بواری دیکەدا وەبەرهێنان و سەرمایە گوزاری کردو و کەسێکی خێرخوا بووە لە بەرنامەکانی ڕووداوە. یەکێک بووە لەوانەی کە لە کەمپینی کۆکردنەوەی کۆمەک هەم لە پێششکردنی خواردن هەم لە کۆمەکی کە لە کەمپینی ڕووداوە بەشداری کردووە 1 ملیۆن دلاری داوە. یعنی ئەمانە هەمووی ئەوواکە بڵێین تێرۆرکردنی کوژرانی شەهیدبوونی ئەم پێشڕەوەیان فەرقی هەیە. کاتێکەوە بەرهێنەرێک بازرگانێک ئەکرێت بە ئامانج کاریگەری زۆر لەسەر بازار دروستەکە، ئەو پێشڕەوە نادە پێشڕەوی دیکە شەهید ببن وەکو ئینسانی ئەوە ئینسانە مرۆڤێکە بڕاوەتەوە. بەڵام ڕەنگ نییە و کاریگەریە بەجێ بێڵێک کە ئەم پێشڕەوەیان بەجێهێشتەوە. بۆچی؟ چکەمە سەرمایە گوزارێکەوە بەرهێنانێکە جگەلەوەی کە مرۆڤێک کراوە بە ئامانج ملیاران دلار و 100 میلیۆن دلاری شارێکیش کراوە بە ئامانج. یعنی بۆیە تووشی شۆک نابین دوای هێرشە موشەکیەکەی ئێران و دوای شەهیدکردنی پێشڕە و دزەی ناوێک. بۆیە ئەڵێم ناوێک بۆی پێتان بڵێم کە لایەنە مرۆڤەکەی جیاکەین و لە لایەنە ئەوی بزنسە کاریگەریکی ئێجگا زۆر دروستەکە لە بازارەوە بەلاتانەوە ئاسایی بێت و ئاسایی شەوێ بەلاتانەوە تووشی شۆک نابن کە تا ماوەیەکی درێژمە و داش ئێمە لە ژێر کاریگەری نەرێنی ئەو هێرشە موشەکیە بین. بۆچی؟ نە لەبەروی هێرشی موشەکی کراوە. ئەگەر ئەو هێرشە موشەکیە بۆ سەر ئەو ماڵە بکرایە و پێشڕە و دزەیی شەهید نەبووایە ئەو کاریگەری دروست ناگەر کە ئێستا دروست بووە کە ئێستا کەسێک کوژراوە و ئەو کەسەش کێ کەسێکی ئاسایی نییە، ماڵتی ملیۆنێرێکە و دەستی دیارە، بۆیە باگەری زۆرۆ کاریگەری بەجێ دەهێڵێت. کاریگەریەکە چییە بەجێهێڵێت؟ ئەمە قسەکەی ئەم قسانم بۆیە تەقەڵچن کرد بۆی باسی ئەم شتان بۆ بکەم. لە دوایمین کاریگەریەکە کاردانەوەیشی لێکەوتۆتەوە ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر لە ڕۆژی هەینی ئێوارەی ڕۆژی هەینی کۆبوونەوەیەکیان کرد و بڕیاراندا کە بۆ ماوەیەکی دیاری نەکراو کاڵا و شتومەشی ئێرانی هەڵپەسێرن لەوەی هاوردەیکەن لەوەی بەکاری بێن و لەوەی بیکڕن.
بڕیارەکە کۆمیتە و ئەنجومەنی ژووری بازرگانی هەولێر بڕیاران داوە و داوا لە هاونیشتمانیانەکەن تکایە بەدەم ئەم پێشنیاز و ئەم داواکاریەوە بێن ژووری بازرگانی هەموو شارێک دەستگایەک نییە تۆ پابەند بی بە بڕیارەکانیەوە هەڵقەی وەسڵە نێوەنگیرە لە نێوان حکوومەت و بازاڕە ئەمە ئیشەکەیەتی بەڵام خەڵکێک بوێ بازرگانی بکە و بۆی بوێ مافەکانی پارێزراوە بێ و دەستی هەندێک دەستی بات بە هەنێ ماف ئەوە پێویستەکە ئەندامی ئەم ژوورە بێ و ئەم ژوورە داوای کردووە کە چی بێ داوای کردووە و ئەم ژوورە داوای کردووە کە چی بێ داوای کردووە کە بازرگانان و بەرهێنەران ئەوانەی کە کاڵا و شتومەک لە ئێران و هاورداکەن و هاوڵاتیان ئەم ماوەیە دوورە پەرێز من لە بەکارهێنانی کاڵای ئێرانی ئێمە طبعا پرسیارمان لە سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر کرد کاک گەیلانی حاجی سەعید گفتوگۆمان لەگەڵا کرد وتمان ئێوە پرسیارێکمان لێ کرد ئایا لایانی حکومی ئاگادارن لەم بڕیارە با گوێ لە پرسیارەکە بگرین دوایی ئەمە و کۆمنتێکێم لەسەری کاک گەیلان لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان لەسەر بابەتە قسەتان کردووە لەگەڵ وەزارەتی بازرگانی ئێمە وەکو دەستگایەکی سربەخۆ و شوبە حکومی ئەو بڕیارەی ئێمە بڕیاری ئەوە نییە کە سنووردا بخرێ بەڵکو هەڵوێستێکە وەرمانگرتووە لە بەرامبەر ئەوەی کە بتوانین بەرگری لە ئەندامانی خۆمان بکەین بەڵام لە داهاتوو لە ڕۆژانی داهاتوو بێگومان لەوانەیە ڕاوێژ لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر بکەین لەسەر و بابەتە و لەگەڵی کۆبینەوە بزانین ئەوانیش لەگەڵ ژوورە بازرگانەکانی دیکە هیچ گفتوگویەکتان نەکردووە ئێمە گفتوگۆی تەلەفۆنیمان لەگەر ئەنجام داون داوامان لە یەکێتی ژوورە بازرگانەکانی عێراق کردووە کە هەڵوێستیان هەبێ لەو بوارەوە هەروەها داوامان لە سەرۆکی ژوورە بازرگانەکانی شارەکانی تری هەرێمی کوردستان کردووە کە هەڵوێستیان هەبێ لەو بارەوە و ئیدانەی ئەو لە ڕاستیدا هەتا ئێستا هیچ وڵامێکی هەرێنیمان وەرنەگرتووە و هیچ شتێکی بەرەوەمان نەدیتوە زۆر باشە ئێستا ئەمە پرسیارەکە ئەمە بوو کە ئایا لایانی حکومی ئاگاداریە من بیستم پاڵپشتی قسەکانی خۆم کەم لەوەی کە ژووری بازرگانی لایەنێک نییە کە تۆ بڕیار بەدەست بێ و بڕیار باوەگە لە بڕیارەکانی دەرچیت دووچاری سزا ببی چونکە خەڵک مۆڵەت لە حکومەت وەرەگرێ بەڵام ئەگەر بێ مۆڵەت وەگرێ ئەتوانێت ئەندامی ژووری بازرگانی بێ بۆی بتوانێت کە کاراسانی زیاتری بۆ بکەن بۆی ئەمە بڕیاری حکومەت نییە بڕیاری ژووری بازرگانی و پیشەسازیە وەکو هەڵوێستێک بۆ ئەوەی کە بازرگانێکیان لێ شەید کراوە کوژراوە لەسەرەوە دێنە دەنگ و ئەضعف الئیمان ینی ئاسانترین با بڵێن ئەوەی کە لە دەستیان بێت لە ئێستای بیکەن چییە ئەوەیە کە بێت هەڵوێستیشانە بێ هەڵوێستەکەس چییە خۆ نابێت تەنیا بەیان نامەیەک دەرکەیت تویچی دیکە ئەڵێ ئەمەشما لە دەستێت داواتان لێکەین تکایە ئەم ماوەیە کاڵای ئێرانی هاوردەمەکەن هاوڵاتیان و هاونیشتمانانی بەڕێزش ئێوەش ئەمەی کردن و بەکاری مێنن بەڵام با بزانین ئەوە هەڵوێستی ژوورە بازرگانەکانی کوردستان وا بووە ژووری بازرگانی عێراق لەسەر لەم بارەوە چی گوتووە سەرۆکی ژوورە بازرگانەکانی عێراق کە بە قسەی گەیلانی حاجی سەعید کە سەرۆکی ژووری بازرگانی هەولێرە لەگەڵ یانە قسەی کردو با بزانین لەگەڵ ئەوانە چی وتراوە لەگەڵ بەڕێز عەبدوڕەزاق زۆهری کە قسەی لەگەڵا کراوە با بزانین ئەو چی وتووە دواتر کۆمنتێکم هەیە لەسەری داوا لە ژوورە بازرگانەکانی کە ناکەن عەلەقەل بۆ 10 ڕۆژ بایکۆتی کاڵای ئێرانی بکەن دۆک بێیان سلێمانی ئێمە لە ڕاستیدا ئەگەر جەنابیشت دڵنیام دەزانیت چەند ڕۆژێک لەمەوبەر کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان کرد ئیدانەی ئەو کارەمان کرد ئەو کارێکە کراوە و لە هەمان ڕۆژدا من بە تەلەفۆن قسەم لەگەر سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانەکانی بەغدا بەڕێز عەبدوڕەزاق زۆهری کرد کە پێم ڕاگەیاند کە ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر پێمان باشەوە پێشنیار دەکەین کە ئێوەش وەکو یەکێتی ژوورە بازرگانەکانی عێراق لەبەرەوەی ئەو بەڕێزەی کە شەهید بووە ئەندامی ژووری بازرگانی هەولێرە ئێوەش ئیدانەی ئەو کارە بکەن و بێنە سەرهێڵ بۆ ئەو کارە بەڵام بەداخەوە هیچ ئیستیجابەیان نییە تاکو ئێستا و هەروەها داوامان لە سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی و هەڵەبجەش کردووە بەڕاستی هەمان هەڵوێستیان هەبێ باڵێ ئەم قسانەی کە گەیلانەکەم بە ژمارەیەکەم بە ڕقم با بزانین یعنی چی کاتێک کە داوا لە ژوورە بازرگانەکانی کاکرێ کاڵای ئێرانی هەڵپەسێرن هاوردی نەکەن بایکۆتیکەن ئەگەر بیکەین بە پارە چییە کات چونکە لای ئێمە شتانە گرنگە کە ئەبنەوە بە بازار لە بازارە چۆن تەرجەمە ئەکرێنەوە چۆن دایان ڕێژیتەوە بۆی بابیکەین بە پارە قسەکەن قسەکە ئەوەیە کە ئێمە لە عێراقا
ساڵانە بای زیاتر لە سەروی 9 میلیارد دلار 9 میلیارد بۆ 9 میلیارد و 500 میلیۆن دلار کاڵا و شتومەشی نانەوتی هاوردەکەین یعنی بەقسەکانی ژووری بازرگانی بێت 7 میلیارد بۆ 8 میلیارد لانی کەم هاوردە ئەەکەین ساڵانە بە تێکرا لەمە 2 میلیارد و 500 میلیۆن دلاری لە ڕێگەی دەواازە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە یعنی کاتێک کە تۆ داوا لە عێراقەکەی کاڵا و شتومەشی ئێرانی هاوردەمەکە یعنی پشکردنە 8 میلیارد دلار کاڵا و شتومەشی ئێرانی چۆن ئەمە ئەتوانی چۆن بۆ خێرایی ئەتوانی ئەوە ڕەنگە ئێستا نەکرێت ڕەنگە بتوانی لە چەند هەفتەی داهاتووە بۆ چەند ڕۆژێک بیکەی ڕەنگە بتوانی بەڵام پشکردن 8 میلیارد دلاریش قورسە ئەستەمە ئەوە ڕیشەیەشی مێژووی هەیە بەتایبەت 2 میلیارد و 500 میلیۆن دلاری لە ڕێگەی دەواازە سنوورەکانی هەرێمی کوردستانەوەیە ئەم 2 میلیارد و 500 میلیۆن دلارش بەڕێزان لە 170 بەرەو ژووری کاڵا و شتومە کە هاوردەی هەرێمی کوردستانەکرێ جا لە تووش یابیان لە ئێران بێ هەناردەی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق کرێتەوە تا هەرێمی کوردستان وەکو ناوچێکی بەردەباز تەماشاکرێ بە کورتی و بە کوردی بای 2 میلیارد و 500 میلیۆن دلار کاڵا و شتومەک لە ئێرانەوە هاوردە بکەین ئەگەر لە 125 بۆ هەرێمی کوردستان بێ ینی ئێمە ساڵانە بای ملیارد و 650 میلیۆن دلار کاڵا و شتومەک لە ئێران و هاوردەکەین هەناردەی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەکەینەوە 625 میلیۆن دلاری لە بازارەکانی ناوخۆی هەرێمی کوردستاندا بەکاردێنین ئەم 625 بڕێکی زۆری وەکو کاڵا بەر هەولێر ناکەوێت ئایا ئەم قسەمانای وایە کەواتە هەولێر کاریگەری نابێ ئەگەر هەموو هەولێریش کاڵای ئێرانی بایکۆتکەن نەخێر کاریگەرێکی زۆر زیاترە لە 625 میلیۆن دلار بۆ لەبەری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە و وڵاتان بە کۆمپانیا ئێرانەکانی شۆ هەمویان ویستیوانە بنکە و بارەگای سەرەکیان ئۆفیسی سەرەکیان لە هەولێر بێ ڕاستە بەکارهێنەرێکی سەرەکی کاڵای ئێرانی ڕەنگە هەولێر نەبێ بەڵام بەڕاستی لە بەرەوەی هەولێر ئەسڵەن بڕێکی زۆر کاڵا و شتومەشی ئێرانی دەڕوات بۆ مووسڵ لە مووسڵ بەکارهێنرێ مەگەر بە هەولێرا تێناپەڕێت کەواتە هەولێر وەکو ناوچێکی بەردەباز و ترانزیت وایە ئەگە کاڵا و شتومەش لە سەر ڕفەی سوپەرمارکێتەکانی هەولێردا مینی مارکێتە هایپەر مارکێتە دوکانێکی بچووکی سەرسوچی کۆڵانەکەتانە عەرەبان چییە کە هەندێک ماستا و ماست و هەنجوینی پڕ لە شکری دانابێ ئەوە قەبارەکەی زۆر نییە کاریگەری هەولێر زۆر لەوە زیاترە چکە پایتەختی هەرێمی کوردستانە و ناوچەیەکی گرنگی بازرگانیشە نەک تەنیا بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق بۆی وڵاتانی دراوسێ هەمیشە چاوان لەوەی ئەگەر بیانوێ بازرگانی و بەرهێنان لە هەرێمی کوردستان و لە عێراق بکەن ئەوە بە پێویستی ێزان ئۆفیسێکیان بنکەیەکیان تەنانە بکەیت سەرەکیان لە هەرێمی کوردستان و لە عێراق لە هەولێر بێت بۆ ئێوە کاریگەریکی زۆر زۆرێ بێت ئێمە ئازانین کە ئێران بەڕێزان 48 ناوچەی بازرگانی ئازاد و ناوچەی بازرگانی تایبەتی هەیە بەڵام ناوچەی بازرگانی ئەوەی کە ناوچەی بازرگانی ئازادی پیاڵن کە لە تایبەتەکە جیاکاتەوە کۆمەڵێک ڕێوشێنی گومرجی هەیە لە ناوچەی بازرگانی ئازاد کە بازارچەی پێدەڵێن ئەوە کاراسانی زیاتری بۆ کراوە ئێران لەگەڵ وڵاتانی هاوسەی خۆیان 14 ناوچەی بازرگانی ئازادی هەیە لەم 14 کە هەیەی 4 لەگەڵ عێراقایە ئیترام چواری کە لەگەڵ عێراق هەیەی هەر لە بان و مەریوان و قەسری شیرین و میهرانۆمانە زۆربەی پەیوەندی بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە و لە بەسڕەش دەواازەیەکی دیکەی بازرگانی هەیە واتە لە بەسڕە لە میهران ئیتر قەسری شیرین ئەمە سێ بانە و مەریوانیش پێکەوە دانێک ئەمە 4 دەواازەی با بڵین ناوچی بازرگانی ئازادەیە ئەم ناوچە بازرگانی ئازادانە کاراسانی زۆر بۆ جوموجوڵی بازرگانیەکەن کارێکەکەن کە جوموجوڵی بازرگانی زۆرتر بێت یعنی ئێران لە کۆی ئەو 4 ناوچە بازرگانی ئازادی کە هەیەی ساڵانە بای 18 میلیارد دلار کاڵا و شتومە کەناردەی وڵاتانی دیکاکە لە 180 ترانزیەتی دەریای ئێران لە ڕێگەی ئەو ناوچە بازرگانی ئازادانەوەیە 600,000 دەرفەتی کاری تێدایە لە سەروی 21,000 کۆمپانیا لەو ناوچە بازرگانی ئازادانە هەن بە دەیان هزار دوکان و شوێنی بچووک و شوێنی مانەوەی هەن کە لەو ناوچە بازرگانی ئازادانە دروست کراون بۆیە کاتێک کە بڕیارێکی لەو جۆرە ئەدرێت ژووری بازرگانی هەولێر ئەمەی لە دەساتوە لەوە زیاتر ناتوانێت بکە بەڵام ئەمە مانە ئەوەش نییە تۆ بخەیتە ساحی خەڵکی ترەوە ژووری بازرگانی هەولێر ئەمیان بۆ ئەوە نەکردووە کە بڵێ ئاگرەکە خەم باوەشی تۆ شەوێ بڕیار بێت چونکە بازاڕەکانی کوردستان ئێستا پڕن لە کاڵای ئێرانی و ئەم کاڵانە ئەگەر تۆ خەڵک لیان نەکڕێ دوکاندارەکە مایەکەی وەکو سەهۆڵ وایە بە بەر هەتاوە ئەتوێتەوە خراپە بێت لە ناوەچێت مایەپوچە بێت ڕفەی سوپەرمارکێتێکی پڕە لە پەنیر و ماست و کەرە پڕە لە خواردن من تو ئەو نایکڕێ ئەو زەرمەندێکی سەرەکیە بێ بەتابەکە ئێستا دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپە
و خەڵک لە کاتی خۆیان موچەوە ناگرن و گیرفانی خەریکە بەتاڵە بێتەوە و توانین بڵێن بەشێکی زۆر هەر بەتاڵیش بووەتەوە ئەوەشی گیرفانی پارێتە پارەکەی گیرفانی توانای کڕینی و تۆی نییە ڕاستە ڕەنگە هەندێک جا گیرفانێ پڕ بێ لە پارە بەس پارەکە بەهێز نییە ناتوانیشتی زۆر باشی پێ بکڕی بۆیە خەڵک ئێستاشی لەگەڵا بێ کاڵای ئێرانی نرخەکەی هەرزانترە لە کاڵای تورکی بەڵێ ژووری بازرگانی دەڵێت ئەگەر ئەوانی کیانە کاڵای ئێرانی بکڕن ماوەیە کاڵای تورکی لە ئیمارات کاڵای وڵاتانی دیکە بکڕن و هەیە بەڵام ڕەنگە گرانتر بێ نرخەکەی بۆیە بارگرانێکی تر دروستەکەەوە سەرباری ئەوەی بازرگانێکی زۆر کاڵاو شتومەک لە ئێرانەوە دێنە گرێبستی 1 ساڵیان هەیە هەندێکیان دەڵێن پارەی 1 ساڵیشمانیاوە بەڵام لەگەڵ بازرگانانە قسەم کردو حاڵەتی وا کەمە ڕەنگە ڕووی نایابێ کە بازرگانێک پارەی ساڵێک بە قەراردادێ با بڵێن گرێبەستێکەکە لەگەڵ بازرگانە ئێرانەکە لەگەڵ کارخانە ئێرانەکە بۆ ساڵێک بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵ بەڵام بەپێی ئەوە پارەکانێرە ئێستا کە لەم کاتێکە قسەی تیاکەین لەو کاتێکە ژووری بازرگانی هەولێرن داوای کردو جموجوڵی بازرگانی دەواازە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە بەردەوامە لەگەڵ ئێرانە جا پەروێزخان بێ باشماق بێ حاجی ئۆمەران بێ من ئەمڕۆ لەگەڵ ئەندام جەبار پەیامنێری ڕوودا و قسەم کرد ئەو باسی لەوە کرد کە جموجوڵ هەر بەردەوامە ڕۆژانە 350 بۆ 400 بار هەڵگر لەو دەواازەیە هاتوچۆکن هەرچەندە زیاتر لە 320 بار هەڵگر مۆڵەتیانەیە بەڵام زیاتر لەوە خەڵک جموجوڵی بازرگانی هەیە لە سای 2022 جموجوڵی بازرگانی قەباری هاوردەکردنی کاڵاو شتومەک لەو دەواازەیەوە بەڕێزان لە حاجی ئۆمەرانەوە 1 ملیار دلار بووە لە 96 ئەو ئاڵوگۆڕە بازرگانی کە هەیە بریتی بۆ لە هاوردەکردی کاڵاوشتومەک لە 4 بریتیە لە هەناردەکردن واتە ئەگەر ئێمە بای 100 دلار جموجوڵی بازرگانی لەو دەواازەیەوە کرابێنەوە 6 دلاری ئەو کاڵانە بۆ کە هاوردەمان کردووە 4 دلاریشی و کاڵانە بۆ کە هەناردەمان کردووە یعنی لەبەرەوە بە ئاسانی ڕاستە خۆ ئەم بڕیارە کاریگەری دروست ناکە ژووری بازرگانیش ئەڵێن لە چەند ڕۆژی داهاتووە هێدی لە بڕیارەکە ئەو داواکاریە کاریگەری لە بازارە دروستەکە بە تایبەت دو ئەوەی کەیانوێت لەگەڵ وەزارەتی بازرگانی و پیشەسازی شابێنە سەرخەت و قسە بکەن بەڵام ئەم بە جۆرێک لە جۆرەکان خواستە سەر کاڵای تووشی زیادەکە و کاریگەریش لەسەر ئەو بەرهەمە ئێرانانە دروستە کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەنچکەوە بەرهەمانە تەنیا پەنیر و ماسوکەرە نین بەڵکو شیش و چیمەنتۆی ئێرانی یەکێکە لەو کاڵانەی کە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراقی دامپین کردوواتە خەلکان گوێتی بە نرخێکی زۆر کەم شیش و چیمەنتۆی ئێرانی و ئاسنی ئێرانی دێتە بازارەکان هەرێمی کوردستان و عێراقەوە کە بەرهەمی ناوخۆی ناتوانێت توانای ڕکابەریکردنی ئەو بەرهەمانی نییە تێچویان کەمترە بە هەرزانتر دەکات کاراسانی زیاتریان بۆکەن ئەمێم لە هەر سێ دەواازە سنوورێکەوە شیش لە ئێرانەوە هاورداکەین ڕۆژانە 150 بار هەڵگر شیش لە ئێرانەوە دێنن کە هەر ئەم هەولێری کە قسەی تیاکەین 83 شوێن هەن کە شیش دەفرۆشن لە 90یان شیش واستنی ئێرانی دەفرۆشن کەواتە هەر لە شیش واستنەوە بیگرە بۆ ماستا و بەرهەمەکانی هەرێمی کوردستان بەشێکی زۆری ڕەفەکان مەخزانەکان کۆگاکان مەعرەزەکان و شوێنانی کەشتیانیانی مایشەکرێت کاڵا و شتومەک و خزمەگوزاری ئێرانیە ئیتر بەشێکی زۆری ئەمانە کەرەستەی بیناسازیە لە ئێرانەوە دێن دواتر خۆراکە دواتر کەرەستەی ماڵەوەیە هەموو ئەمانە لە بازارەکانی هەرێمی کوردستانان کەواتە ئەو قسەی کە ئەمە بیکەمەوەیە ئایا بڕیارەکەی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر بۆ بایکۆتکردن و هەڵپەساندنی هاوردەکردن و کڕینی کاڵاو شتومەکی ئێرانی کاریگەری دەبێت بەڵێ کاریگەرێکی زۆر بەرفراوان و درێژمەودا و سنووردارە یان بەرتەسکە سنووردار و بەرتەسکە ناتوانی بۆچی لەبەرەوەی تۆ لە لایەنێکەوە نیت بتانی بڕیاربی حکوومەت سنوورەکانی خۆی لەگەڵ ئێرانە دابخات ئەگەر بۆ یەک ڕۆژی دای خاتوانە کاریگەری هەبێت تۆ دای دەخەیت لە عێراق و کاڵاوشتومە کاورداکرێ تۆ ناتوانانی دایخەی لە بەرەوەی پەیوەندیکی هاوبەشێکی گرنگی بازرگانی تێ وە خەڵک کاڵە بەهای ئێستا قسە بکەین لاوچێ بایی 100 ملیۆن دلار و بای ملیاران دلار بەروبووم و کاڵاوشتومەکی ئێرانی لە بازارەکاندا هەیە ئەوانە خەڵک بەکاریان دێنن و ناچارن بەکاری بێنن و تۆ ناتوانانی سزای کەسێک بێت ئەگەر ماستاویشی ئێرانی خواردەوە بڵێ و $10 سزاتێم تەنەشیشی ئێرانی کڕی بڵێ $1000 سزاتێم تو نایی بەکاری بێنی ئەو پرۆژەی شەجێبوونە مۆڵەتەکەی ڕاگرین لە بەرەوەی چیمەنت و ئێرانی بەکارێناوە شتی وانە بڕیارەکەش بۆەوە نەکراوە بڕیارەکە شتێکێ بەڕێزان پێوتە شۆڤێنیزمی ئابووری
شۆڤێنیزمی ئابووری چییە؟ ئێستا بۆ تا ڕوونەکەمەوە با گوێ لە بەشێکی دیکە لە قسەکانی کاک گەیلان بگرین. لە کوردەواریاڵێ بێڵە قوڕ بەدەست خەڵکەوە ئاسانە. یعنی چی؟ یعنی ئانە کەس دانیشتوو لە بەرسێبەراوە قسەی زلە کاتوانە کابراش کرێکارە پڕووکاوە ینی وشک تەڕایی لە لەشیان نەماوە سواوە خوراوە ینی کەڵکی نەماوە ئەوە نەماندوو بووە تۆش لەم لاوە قسەی زل بکەیت پەستە بێت. پرسیارم لێ کرد وتم خۆت بازرگانی لەگەڵ ئێرانەکەیت ژووری بازرگانی لەگەڵ یایکەن یان نایکەن ئەوانەی کە ئەندامی ژوورەکەن یا بەس پێشنیار بۆ خەڵکەکەن خۆتان جێبەجێ ناکەن بزان چی وتووە چکە قسەیەکی تر هەکەم لەسرم بابەتە. تۆ خۆت بازرگانی لەگەڵ ئێراندا کردووە؟ بێگومان بەڵێ. ئێستا پێشوەی بڕیارەکە بێ هیچتان هەبوو کە خۆت کاڵاوش وکو کۆمپانیاکەی خۆت کاڵاو شتومەک هاوردەکەی لە ئێرانەوە؟ نەخێر لە ئێستادا من خۆم نەمبوو ئەگەر هەو وایە بەڵێ ڕاتەگرت بێگومان بازرگانەیە پارەی ساڵێکی داوە یا بۆ هەنێک لە بەرهەمەکان خۆراشین ینی گەڕای گری ئەفەوتێ خراپ ئێمە کاکفاتح ئێمە بازرگانین و ئەکید واقعی بازرگانیت دەزانین و لەوانەیە هەندێک بازرگانانمان تووشی زەرریش ببن لەو چەند ڕۆژەدا بەڵام ئایا کامیان گرنگترە؟ ڕاستە لەوانەیە دە ڕۆژ بازرگانیەکە بوەستێ بەڵام پارەی ساڵێک بۆ عقدێک تا ئێستا شتیوە من نەبیستوە کەسێک پارەی ساڵێک پێشوەختدا بەڵام قەراردادەکەی یاخود عقدەکەی بۆ ساڵێکە بڵێ لە بۆ ساڵێکە و بەڵام لەوانەیە بڕە پارەکەی بە چەند قستێک پارەکە بداتن زۆر کەم بیستومە کە پارەی ساڵێکی هەر کاڵەیەک پێشوەخت درا. بازرگانەکەش ڕەنگە بترسێ بڵێ ئەگەر ئێستا من بۆ دە ڕۆژڕای گرم ڕەنگە دواتر کێشەم بۆ دروستکەن لە نرخ لە هەر شتێک. بەڵێ لە کۆتاییدا لەوانەیە من دڵنیام لەوەی کە لەوانەیە هەندێک لە بازرگانان تووشی زەرەر و زیان ببن بەڵام ئەوەش هەڵوێستێکی نیشتیمانیە و هەڵوێستێکە کە دەبێ بژیرێتە بەر بەرگریکردن لە بەرگریکردن بەبێت تەسحێ نابێ بەڕاستی ئێمە وەکەوەی کە پارێزگاری لە بازرگان دەکەین بازرگانی لە پیشەوەران دەکەن خۆشمان تووشی زەرەرمەند دەبین بێگومان. قسەی کۆتاییم بابەتی بایکۆتکردن هەڵپەساردن نیگەرانی نواندن شتێک نییە کە نەکرێ قابلی کردنە ئەگەر بۆ یەک چرکە ساتیش بێ قسەکەی من نامێ بچێتە خزمەتیەوەی کە بایکۆتەکان یان نایکەن من دۆخی بازارتان بۆ ژێڕمەوە یعنی ئەگەر ئەتەوێت ئەمڕۆ بای 2000 دینار شتی ئێرانی بکرێڵی نایکڕم عەلەقل بۆ ماوەی هەفتەیەک نایکڕم تۆ لە ئاستی خۆت بازرگانێ لە ئاستی خۆی و بەرهێنەرێ لە ئاستی خۆی کەوتوتە سەر کەسەکە خۆی کە ئیکایە نیکە ئەمە شتێکە پەیوەندی بە شتێکی شخصی خۆتەوەیە بەڵام شتێکە پێوتێت شۆڤێنیزمی ئابووری شۆڤێنیزمی ئابووری چییە کە تاواکرێم قسانەمە وەکو قسەی کۆتایی شەیکەم ئەوەیە کە تۆ بەرهەمێکی خۆماڵیت هەیە بەڵام نرخی چەند سنتێ چەند فلسێک چەند دینارێک گرانترە لە بەرهەمێکی هاوردەکرا وە نمونە تەماتی خۆماڵی کیلۆی 1500 بەڵام تووشی 1250 تۆ لە پێناو پاڵپشتیکردن لە بەرهەمی خۆماڵی ئەڵێ قیروسیا خۆماڵێکە گرانترە بەسەری کڕم بۆی پاڵپشتی لە بەرهەمی خۆماڵی بکەم لە دۆخێکی وایە ڕەنگە بڵێم قسەیە لە قسەی زلە چێت چونکە نابێت ئێمە ئەسڵ خەڵک پارەی پێنیە چ جای ئەوەی دوای شتی گرانتری شابگەڕێ بەس من باسی دیمەنە گشتێکە ئاکەم ئەوەیە کە تۆ شتێکی خۆت ئەکڕیت بەکارێنی نرخیشی زیاترە لە هاوردەکراوەکە لە وڵاتان بەڵام لە پێناو بەرژەوەنی ناوخۆی یاماکەی تۆ ئەمە وەکو فاتحە خوێندنێک وایە وەکو دەم و چاو گرشکردنێ وایە خۆ توانین دەم و چاو گرشکەی دەم و چاو گرشکردن لە بازار چی ئەوەی ئەڵێ منم هەفتەیە ئەم شتە ئێرانیە بەکار نایەنم ئەم بارێک کە قەرار وا بوو ئەمڕۆ بێنم جاری ڕایەگرم مایەکی کەی هێنم چ خۆ تۆ ناتوانیت بە تەواوەتی ڕێگری بکەی لە هاوردەکردنی کاڵاو شتومەشی ئێرانی ینی ئێران و ئەمریکا لەوەتەی هەن بە گژێک هاچن و ئێستش مانگانە بەردەوام داتاکان بڵاو بنەوەنە بەرمیل نەوت ئێرانی ڕووی لە بازارەکانی ئەمریکا کرد ڕووی لە شوێنێک کردووە این مەسەڵەن ئیسرائیل و تورکیا ئێستاشی لەگەڵا بێ بە شیرروتر لێکە سون بەڵام لە نەتیجا پەیوەندی بازرگانەکانیشان هەرەیە ئەمما بۆ کاتێکی نادیار ڕایەگرن هەڵێ پەسێرن گرژیە نوێنن ئەڵێن ئەم کاڵایە بۆ هەناردە ناکەین گومرگی ئەو لەسەر زیاکەین ئەوە کۆمەڵە چەکی بازرگانیە بەکارهێنرێت هیچین کاری ناکرێت و ژووری بازرگانی پیشەسازی ئەو لێریش مافی خوانە لە ئەندامێکمان شەید کراوە یعنی تۆ زلێک لە منداوە ئازارە پێگەیاندوم بۆم نەبێ بڵێم ئاخ هاوارێکیش نەکەم دەیکەم هاوارەکەم چییە ئەوەی ئەڵێم تکایە کاڵای لێمەکڕن
بۆی پێیان بڵێن کە مەسەلەن بەلانی بەرامبەر بڵێن کە نیگەرانین شتەکە کردن و نەکردنی وەکو یەکوانیە جیاوازێکی زۆر زۆرەکە کراوە ئەوە بێگومان بۆیە وەکوتم بڵێ بێکاریگەرە بێ ناکاریگەری ئەبێ بەڵام کاریگەرێکی بڵێ بەرفراوانە و ئیدی ڕفی سوپەرمارکێت و مینی مارکێت و بازار بچۆکانی کوردستان با تاڵە بنەوە لە کاڵای ئێرانی و کەس کاڵای ئێرانی ناکرێت و وەکو تۆڵەکەی لێ هاتووە کەس ناچێ بەلایە و ئەوە ڕوونادا لەبەرەوەی ئەو کۆدەنیژێن یەکەمی پێکەوە بڕیارە بن وەجگە لەوەی ژووری بازرگانەکانیش توانای بڕاردان و داخستنی سنوورەکانیان نییە ئەگە وەزارەتی بازرگانی و پیشەسازی سنوورەکانی هەموو سنووری هەرێمی کوردستان بەڕووی ئێرانە دابخە بۆ ماوەی یەک ڕۆژیش بێ کاریگەری دروستەکە بۆ ماوەی یەک کاژێریش بێ یەک کاژێر چۆن مەسەلەن جاری وا هێڵێن بۆی بارینی بەفرەوە یا بۆی هەڵبژاردنەکانەوە ئەمڕۆ دەواازەکانمان داخستووە ئەوە بۆ ماوەی سێ کاژێریش بێ سێ ڕۆژیش بێ هەفتەیەکیش بێ دەواازەکان داخە کاریگەری دروستەکە بەڵام بەم جۆرە بڵێ کاریگەریکی زۆر بەرچاو بە بازارەکانەوە ببینرێوەکو ماستوابێ بە لێەوە دیار بێت نە ئەوە نا بەڵام بڵێ بێ کاریگەری شەبێ نەخێر کاریگەری هەرە بێ هەڵوێستە و کاریگەریشی دەبێت ئێوە بازارێکی تەندروستان هەبێ مامەڵێکی تەندروستتر بکەن لاشەتان لە بازار و لە مامەڵەکەتان تەندروستتر بەخوای گەورەتان ئەسپێرم